من ناهد محسنم لسليماني دانشم لە سلێمانیش لەدایک بووم ئەوەتی فام کردوتەوە ئەوە نایان لە ماڵەوە ئیشم کردو بەڵام کاتێ بیرم کردەوە ئینسانە بێتە دەرەوە ئیشکات کاتێککە ئیشی کرد ئیشەکەی خۆتە دەستی خۆ دەناسی خۆشترە چیتە ناو خەڵکە ناسی خەڵگەت ناسێ بەس ئەوەی کە من سەرەتا دەستم بە ئیش کرد لە ناو بازارەکان ناو مەعمەلەکان مەعمەلی پێڵاو و شیرینی و حتا زۆر ئیشی تر دوای ئەوەش دەستم کرد بە ئیشی دەورەی خەیاتی هەچەنە خۆم خەیاتی مەزانی دوای ئەوەش هەرچوومە دەرەوە بانگان کردم بۆ دەورەی خەیاتیەکە چوم دەورەی گوڵیشم بینی گوڵم دروستە کرد دوای گوڵ دروستکردنەکەی تر بۆ ئەم نەزەمەیە کە پێم زانی چوم ناوشتی خۆم نووسی و 2019 بوو لە بەکرەجۆ لە کولەی زەراعەت لەوێ لە باخەکەی ئیشمانە کرد ئیشی تادیلاتی دەواجنەکەی و مەکتەبەکە بڵێن هەم پاکردنەوەی بوو هەم بۆیەکردن بوو هەم تادیلات بوو ئیتر هەم باخەکەش پاکرایە بەڵام من زۆری ئەوەی کە بەشداریم کرد لە بۆیەکردن بوو لە تادیلات بوو یارمەتی وەستاکانمەدا بۆش کە جاروا بوو لەگەڵ ڕەفیقەکانە دانیشتم بۆ باخەکەش یارمەتی ڕەفیقەکانمەدا لە باخەکەشم چا کرد ئێستاش خۆم هەر حەزم لێ حەزمەکە خۆشم باخێکم هەبووە ئیشم پیا کردایە پاریش 2022 ئیشی پاکردنەوەی باخەکانمان بوو لە پارکی ئازادی منش بۆیە کە چوومە دەرەوە حەزمەکە وەکو ژن کارکەم من زیاتر کە کارم کرد چوومە ناو خەڵکەوە وەکو ژن دیار بم لە باخەکانە ئیشم کردووە لەگەڵ ژنان و پیاوان هەستم بە جیاوازی نەکردو حەزم کردو هەمووی وەکو یەک بین پیا و ژن بۆیە بە یەکسانی ئیش بکەین وەکو ژن دەرکەوم باخەکانم پاکەوە هەر لەگەڵ کیرەکاری پیاوەکانە بۆیم کردووە لە زۆر شوێنی سلێمانەیە لە باخەکانە ئیشم کردو و خزمەتم بە باخەکان کردووە هەستم بە دڵسۆزی کردو بۆی کە شوێنەکان جوان بن پاک بن هەروەکو دانیشتنێکیش کە چوو بێتم دەستکارێکی باخەکەم کردووە ئیتر خۆشحاڵم ئاواکە وەکو ژن ئەچمە دەرەوە و خەڵکم بینێ و خەڵک چاوم لێ بکە و ژن بێتە دەرەوە و هاوشانم ئیش بکە من زۆر جار کە ئەو شتانە چاکەم وەکو ئینجانە وەکو درەخت ئەڵێم خۆزگە من باخێکم هەبووە ئاوا خزمەتم کردایە و هەم بواە بۆ خۆم ئەم شتە جوانانە زۆر کەس پێم ئەڵێ وایە تۆ لە کولەی زەراعە بوویتە ئەم هەموو شتە جوانە ئەزانی زۆر ڕێنوێی خەڵکی ژەکەم کە باخی هەبێ بۆ خۆی باخێ بکاتەوە بۆ خۆی پێوە خەریکا و شتی جوان و گوڵ و شتی پێویستی ماڵ و ئانی کە زەرورە دروستی کا و هەم ئەوەی کە هینێکە بۆ ماڵەکەی خۆی هەمەوەی کەسێکیش پێویستی بێت لە ئەو شتە داوا بکات خۆشحاڵین بەم ئیشانە کاتێک کە منەزەمەکان بێت ناو بنووسین و بانگمان بکەن ئەجنەبیەکانیان لێرە کە ئیشەکەن ئیشی عەمەلاکەن ئیشی تەباخیەکەن ئیشی بڵێن کافتریا ئەو شتانەکەن ئەوانەی خۆمان نایکەن پێ ڕازی نابن بەڵام من شانازیەکەم بە میشەوە هەموو ساڵێ بام کە ئەچمەوە بۆ میشە هەم بژەوی ژیانم دابینەکە هەم ئەوە خەڵک فێرەکەم هەم ئەوەی کە ئیتر ئەگەر ئەوانەی خۆمان زۆر ئیش بکەن لەوانەیە کرێکاری بیانیژەوە نەیە بەم دیوە هەچەنە ئەوانش ضرورە بەڵام زۆریانەیمە کە ئەڕۆنە ئەوروپا زۆری بۆ ئیشە زۆریشی ئیتر هەم ئەوەی کاڵێ شتێک ناڕەحەتێکە حکوومەتەکە ناڕەحەتێکە مەجبورە کە بچێتە ئەوروپا لێش ئەویش ئیشەکە چونکە مەگەر لە ئەوروپا بی لێرە بیش نەکەی ناژی کاتی ئێمە وشانە کردمە لە پارکی ئازادی وشک بوو هەر تووشەکان کوشتی بوو حساسێت وەتاو ئەوە کوشتنەوە لە جێگایەکە ئێستا ئێمە کە ئیژەکەین تۆزێ تەمامان هەیە لەوەی کە پارەکە زۆر زیاتر بێ لەبەر ئیشەکە بە دڵسۆزترەکەین کرێکاری بیانی بۆیە هەمووی لێرە ئیژەکە خەڵکانیش پیان ناخۆشە نابی پیان ناخۆش ئەوان لەبەرەوە کرێکە کەمترە بۆ ئەوان کرێکە کەمترە بۆیە زیاتر کرێکاری ئەجنەبیەگرن زۆر جارە وشانە بە ئێمە ناکەن بەس بە کرێکاری ئەجنەبیەکەن چونکە سەرمایەدار وایە کەسیان لە بژێرە کە پارەی کەمتر باتێ
ڕێژەی مردنی کرێکار ساڵ بە ساڵ زیاترە بێ بەس ئەم ساڵ پێم وایە لە ساڵان هەرە زۆرتر بووە بەخاطر ئیشەکە زۆرە بۆ ئەوەش کە خاوەنکارەکە پێداویستەکانیان بۆ دابین ناکە هەم جلوبەرگەکەیان هەم پێداویستەکەی کە ئیشەکەی لەسەرەکەن وەکو ئەمەی کە پیا هەڵەگەڕێن نازانم چی پێڵێن ئەسکە لە ئەوشتانە کە ئەمانیان بۆ ئەهێنن ڕێنمایەکان پێ نادەن زۆر جا کرێکارەکان تازەن شتەکان نازانن ڕێنمایان پێ نادەن ئەمانە بۆیە مردنی ژوا زۆر بووە خاونکارەکاری هێنێ دایانێ فڕێدا و ڕێنمایان پێ نادات کرێکار زۆری بەهۆی ئەوەیە جان لە دەزەدا ئەگەر ئەمانە ڕێنویان پێ بدەن پێشتر خاوەنکارەکە یا ئەو شوێنی دایرەکە نەبێ کرێکاری تازە بنێنە سەر عەمودەکان یا بۆ سەر ئەسکەلەکان بۆ خان و دروستکردن وەختی ئەگەر ئەمانە بکەن ئەمانە زەرەرێنێ ئەمانە ئەکەونە خوارەوە ئەمانە تووشی نوقسانێ بن جاروایە گیان لە دەزەدەن خۆ جاروایە ساحەب خاوەنکارەکە شەقی نییە بەسەرەوە لەو ناوە مەگەر کەسی هەڵیگرێتەوە ئیتر ژیانە زۆر لە خەتەرە نازانی چی بکەی پەنا بۆ کوێ بەری کرێکار زۆر مەئاسات ئەبینێ زۆر ناخۆشی ئەبینێ هەم نەبوونیەکەی هەم بێجێگایەکەی هەم پێداویستیەکانی هەم خواردنەکەی کە هەموو ڕۆژە لەوانەیە نانوهێلکە و نان و تەماتۆ و نان پەتاتی کوڵاو بێ چونکە من ئاگاداری کرێکارم بە زۆری ئیتر ئەمە ژیانی کرێکار ئەجا ئەو کرێکارانش کە بەرە بنەوە لە بیناکان کە ئەگەر لە دەستنەدا نوقسانە بن لەو کاتی نوقسانەیە ئایا ئەمە خاوەنکاری یارمەتیەدا کۆمەکیەکە باوەڕ ناکەم نیشتیوە چون تا ئێستا کرێکار سکاڵای ئەوەیەتی کە نوقسان بووە چۆ عەرەبانێکی بەدەستەوە گرتووە خاوەنکار حەق نەبوو بەسەرەوە پێداویستی بۆ پەیان نەکردووە یا پارەی ناوە تاقیەوەی کە ئەوە نوقسانە بەڕاستی زۆر لەو ئەوانی کرێکارانی کە نوقسان بوون زۆریانی بەداخەوە خاوەنکار هیچ چینێکیان بۆ دابین ناکات پێویستیەکانی ژیانیان نایەتێ لەبەرەوە خاوەنکار کرێکار بە هیچ نازانێ هەچی شتی دنیای پێیەکە پێداویستەکەی خۆی نایەتێ خۆی کرێکار ڕۆژی وا هەیە چلە ڕۆژی وایە سیە ڕۆژی وایە پەنجایە بەڵام ئەوان کەمیەکەنەوە ئیتر ئەو ژیانی کرێکارە ڕۆژی یەکی ئایار ڕۆژێکی پیرۆزە بۆ کرێکاران خۆم کرێکار بووم داوای ئیجازەمان کردو نەیانداوە پێمان جارا بە بەهانەی ئەوە کە شتێک بۆ هاتوونەتە دەرە بۆ مناسەبەکە خۆی ڕۆژی کرێکار هەر یەک ڕۆژ نییە کرێکار ئەبێ ڕێزی لێ بگیرێ ئەبێ هەموو ڕۆژەکان بە شایستە و بەخۆشی ئەوە ئەبێ مناسەبەیان بۆ ساز بکرێ ئەبێ کرێکاران ڕێزیان لێ بگیرێ تەنها ڕۆژێک نەبێ بۆ کرێکار هەموو ڕۆژەکان ئەبێ ڕۆژی کرێکار بێ ڕۆژی خۆشی بۆ کرێکار شایستە بە کرێکار ئەبێ شتی باشیان بۆ بەرەهەم بێنن ئەبێ لەو کاتە دەستخۆشییان لێ بکەن خۆی کرێکاری ژن ئەرکەکەی قورسە بەڕاستی خۆم ژنم خۆم لە ششم سووکە بەڵام هەر قورسە من لەبەرەوەی کە ئەگەر خۆشم کە ئەرکی ماڵەوەم بەسەرەوەیە هەم لە ئەوەی کە مەسرەفی ماڵی ژەکەم هەم ئیشی ماڵی ژەکەم بۆیە ئەرکی ژن دووبارە دووقاتە لە چاو ئیشی پیاوە بەڵام کەمی بۆ حسابەکرێت جاروایە نرخ بۆ ئیشەکەی دانانی جاروایڵێ تۆ ئیشن نەکردووە لە چاو لێ ئەمڕۆ تۆ ئیشەکەی ئەوەنە نەبووە بەڕاستی ئەوە ئەرزش نادەن بە ژنان خۆی ژن کرێکاری ژن لە هەموو شوێنەکە ئەبێ ببێ باخچە بێت کرێکاری بێ بۆ نمونە کرێکاری دیوار بێ بۆیە بێ من ئێستادادم هەیە بۆ شتانە بەڵام بە شەرتێ بۆیە تعدیلات ئەو شتانە بکەیت لە خانووە ئەتوانی فێربی ئەتوانی ماڵەکەی خۆشت جوان بکەیت جا ئیشی ژن بۆ بە دوو قات بەڕاستی ئیشی ژن ینی ئەرکەکەی بۆ بە دوو ئەوەنە گرانە هەم مەسرەفی ماڵی لەسرە هەم بۆ نمونە ئیشی ماڵی لەسرە ئیتر زۆر شتی ترە بەڕاستی دکتۆر لەولا بۆسێ ئەم هەموو نەهامەتیەکە بەسەر ژنەوەیە جاروایە پیا هەر پێش نازانێ ئافرەتی وایە بەتەنایە هەموو سولێتەکانەکەوێتە سەر ئەو ژنە مناڵ بەخێوکە بیبا بۆ دکتۆر جلی بۆ بکە
ئەی خۆی بچێت لە خاونکارەکە پاڕێتەوە تاکو ڕۆژە ئیجازەی پێ بدە. ئەمە حاڵی ژنە. داواکاری من لە ژنانەوەی بێنە دەرەوە ئیشکەن، ئیشی دەستی خۆیان باشترە، بەڵام شت زۆر جار لە بەرامبەر و لە خاونکار و لە پیاوەکان قبوڵ نەکەن، وەکو ئیهانە وەکو سکایەتی بڵێ تۆ ژنی. بۆیە ئەبێ حساب بۆ ژنی کرێکار بکرێت. من داواکارم لە خاون پرۆژەکانم و لە حکوومەت کە ڕەچاوی کرێکاران بگرن، ڕێز لەو ماندووبوونانیان بگرن، هەتا سەردانی خێزانەکان بکەن، بزانن حاڵیان چییە، چۆنە، بۆ هاتووە بۆم ئیشە، بۆ مەجبورە ئیشە بکە، بۆ عارەقی ناچوانێ ڕێژێ منەتی ئەمە ئەو هەڵەگرێ قورسایی ئەو ئیشا خاتە سەرشانی بە خاتری بەخێوکردنی مناڵەکانی.